سڵاتان لێ ببینەرانی عزیزی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەمبە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی کرێکارانی شارەداری لە ئیلام، برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری نەوسود، سەپاندنی سزای 6 مانگ زیندان بەسەر هەژار سوڵتانی ئازەر لە بۆکان، مەترسی لە سێدارەدانی کۆڵبەرێکی خەڵکی چاودۆران لە زیندانی ورمێ، جادەکانی مەرگ و قوربانی بوونی هاوڵاتیان لە کوردستان، گیان لە دەستان و برینداربوونی 6 کەس لە ڕۆژاوای کوردستان، کۆبوونەوەی خانشینکراوانی فەرهەنگی ساڵی 1400 لە تاران، دیداری کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و کرێکاری لەگەڵ بنەماڵەی ئیسماعیل گرامی، لە سێدارەدانی دەبەندکراو لە زیندانەکانی تاران و قەزەلحەساری کەرەج، و خۆپیشاندانی ژنان لە کنیا دژ بە توندوتیژی. کۆبوونەوەی کرێکارانی شارەداری لە ئیلام. کرێکارانی شارەداری ئیلام ڕۆژی چوارشەممە 21 سەرماوەزی 1403 هەتاوی لە ناڕەزایەتی بەنەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی شارەداری ئیلام لە ئاست نەدانی 6 مانگ حەقدەست و 10 مانگ بیمە ناڕازین و دەڵێن هەر کات بە مەبەستی گەیشتن بە داخوازیەکانیان ناڕەزایەتیان دەربڕیوە لەلایەن بەرپرسانی ئەو ناوەندە دەوڵەتیەوە هەڕەشەی دەرکردنیان لێکراوە. کرێکارێک لەو بارەوە وتی بەهۆی نەدانی حەقدەست ناتوانن سەرەتاییترین پێداویستیەکانی ژیان دابین بکەن و بەهۆی نەدانی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تەمین اجتماعی ناتوانن سەردانی ناوەندە دەرمانیەکان بکەن. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری نەوسود. بەیانی چوارشەممە 21 سەرماوەز کۆڵبەرێکی خەڵکی گوندی قشلاقی ڕەوانسەر بە ناوی موسعیب سەبزەواری بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری نەوسود بە سەختی بریندار کرا. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز، هێزەکانی هەنگی مەرجی ڕژیم لە سنووری نەوسود کۆمەڵێک کۆڵبەریان داوەتە بەر دەست ڕێژی گولە و لە ئەنجامی ئەو هێرشەدا کۆڵبەرێک بە ناوی موسعیب سەبزەواری لەلایەن دەموچاویەوە بە سەختی بریندار بووە. سەرچاوەکانی هەواڵ ڕایان گەیاندووە کە دۆخی تەندروستی ئەو کۆڵبەرە ناجێگیرە و بۆ وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانەی تاڵەقانی کرماشان کراوە. سەپاندنی سزای 6 مانگ زیندان بەسەر هەژار سوڵتانی ئازەر لە بۆکان. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، هەژار سوڵتانی ئازەر شارومەندی خەڵکی بۆکان لەلایەن لەقی 104 دادگای انقلابی ئەو شارە بە 6 مانگ زیندان مەحکوم کراوە. هەژار سوڵتانی ئازەر لە ڕێکەوتی 15 ڕەزبەری ساڵی 1403 لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و ڕۆژی 22 ڕەزبەر بە دانانی وەسیقە و بە شێوەیە کاتی لە زیندان ئازاد کرا. لە ڕۆژانی ڕابردوودا دادگای انقلابی بۆکان ئەو هاوڵاتیەی بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 6 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کردووە. مەترسی لە سێدارەدانی کۆڵبەرێکی خەڵکی چاودۆران لە زیندانی ورمێ. حەمید حسێن نژاد حەیدەرلانلو کۆڵبەری تەمەن 39 ساڵی خەڵکی گوندی سگریتی سەر بە شارستانی چاودۆران کە بە ئیعدام مەحکوم کراوە ئەگەری هەیە حکومەکەی جێبەجێ بکرێت. حەمید حسێن نژاد لە کاتی کۆڵبەریدا لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و بۆ ماوەی 11 مانگ لە زیندانی تاکەکەسی ئەشکەنجە و ئازار دراوە. ئەو شارومەندە توانای نووسین و خوێندنی نییە و مەئمورانی حکوومەت ناوبراویان ناچار بە دانپێدانانی زۆرە ملێ دژ بەخۆی کردووە و لەژێر گوشاردا ناچار بە واژووکردنی بەڵگەیەک بووە کە نەیتوانیوە بیخوێنێتەوە. مانگی پوشبەڕی ئەمساڵ لەقی یەکی دادگای انقلابی ورمێ ئەو بەندکراوەی بە بەغی لە ڕێگەی ئەندامەتی لە یەکێک لە حیزبە نەیارەکانی ڕژیم تۆمەتبار و لە دادگایەکی چەند دەقەیەدا سزای سێدارێ بەسەردا سەپاندووە. چالاکانی مافی مرۆڤ دەڵێن حسێن هیچ تاوانێکی ئەنجام نەداوە و باوکی 2 منداڵە. ئەگەر ئیعدام بکرێت خێزان و منداڵەکانی بێسەرپەرست دەبن. جادەکانی مەرگ و قوربانی بوونی هاوڵاتیان لە کوردستان. بەیانی چوارشەممە 21 سەرماوەز بەهۆی دوو ڕووداوی هاتوچوو
لە محوەرەکانی قڕوە بۆ دێولان و قڕوە بۆ بیجار 30 هاوڵاتی کوژران و بریندار بوون. بەپێ زانیاریەکان ئۆتۆبوسێکی هەڵگری مسافران و مینوبۆسێک لە جادەکانی قڕوە بۆ دێولان و قڕوە بۆ بیجار لەگەڵ 2 ئۆتۆمبیلی سەواری پێکیانداداوە و لە یەکێکیاندا 8 کەس کوژرا و بریندار بوون و لە ڕووداوی دیکەدا 3 کەس گیانیان لەدەستاوە و 19 هاوڵاتی بریندار بوون. گیان لەدەستدان و برینداربوونی 6 کەس لە ڕۆژاوای کوردستان. بەیانی چوارشەمە 21 سەرماوەز فڕۆکە بێفڕۆکەوانەکانی دەوڵەتی تورک 2 ئۆتۆمبیلی ئامبولانس و سەواریان لە نزیک کۆبانیکردە ئامانج و بەهۆیەوە 6 کەس کوژرا و بریندار بوون. لە هێرشی یەکەمدا ئامبولانسێک لە نزیکی بەنداوی تشرین کراوەتە ئامانج و لە ئاکامی ئەو هێرشەدا 2 کەس گیانیان بەخ کردووە و 2 شارومەندی دیکەش بریندار بوون. لە هێرشی دووهەمدا ئۆتۆمبیلی بنەماڵەیەکی خەڵکی منبێج لە نزیک کۆبانێ کراوەتە ئامانج و بەهۆیەوە ژنێکی تەمەن 6 ساڵ و منداڵێک بە سەختی بریندار بوون. لە هەواڵێکی دیکەدا درۆنی گروپە ئیسلامگەراکانی سەر بە تورکیا ناوەندی شاری ڕەقەی کردووەتە ئامانج بەڵام هێشتا زیانەکانی ئاشکرا نەکراوە. کۆبوونەوەی خانشینکراوانی فەرهەنگی ساڵی 1400 لە تاران. ڕۆژی چوارشەمە 21 سەرماوەزی 1403 هەتاوی خانشینکراوانی فەرهەنگی ساڵی 1400 بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام لە بەردەم دەفتەری سەرۆک کۆماری کۆبوونەوە. خانشینکراوانی فەرهەنگی لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری زیادکردنی حەقدەست بەپێ ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی تەکمیلی، هاوسانسازی حەقدەست، پێدانی پاداشتی کۆتایی خزمەت، پەرداختی مەزایە براوەکان و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. دیداری کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و کرێکاری لەگەڵ بنەماڵەی ئیسماعیل گرامی. ڕۆژی سێشەممە 20 سەرماوەز کۆمەڵێک لە چالاکانی کرێکاری و مەدەنی تاران سەردانی بنەماڵەی ئیسماعیل گرامی چالاکی کرێکاری بەنجکراویان کرد. ئیسماعیل گرامی کرێکاری خانشینکراوی زیندانی لە بەندیخانەی ئێڤین ماوەی 1 ساڵ بەنجکرانی تێپەڕ دەکات. ڕۆژی سێشەممە کۆمەڵێک لە چالاکانی کرێکاری و مەدەنی سەردانی بنەماڵەی ئەو بەنجکراوەیانە کرد و وێڕای ڕێزلێنان لە چالاکیەکانی پشتیوانی خۆیان لە خۆی و بنەماڵەکەی دەربڕی. چالاکانی کرێکاری و مەدەنی لە پەیامێکدا خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی ئیسماعیل گرامی و هەموو بەنجکراوانی سیاسی بوون. لە سێدارەدانی دەبەندکراو لە زیندانەکانی تاران و قەزەلحەساری کەرەج. بەیانی چوارشەممە 21 سەرماوەز حکمی ئەعدامی دەبەندکراو لە زیندانەکانی تارانی گەورە و قەزەلحەساری کەرەج جێبەجێ کرا. بەپێ راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران بەنجکراوێکی بەلوچ بە ناوی ناسر شاهۆزهی خەڵکی زاهدان بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی تارانی گەورە جێبەجێ کراوە. هاوکات حکمی ئەعدامی نۆ بەندکراو بە تۆمەتەکانی کوشتنی بە ئەنقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانی قەزەلحەساری کەرەج جێبەجێ کراوە و ناسناوی 5 کەسیان بریتیە لە ئەحمەد جەهانخانی، ناسر تەخچی، ئیمان مقەدەم، ڕەحمان سەلەک و عەبدوڵڵا تاجیک. گیان لەدەستدان و برینداربوونی 5 کرێکار لە چەند شاری ئێران. بەپێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 5 کرێکار لە شارەکانی مەیبۆت، مەراغۆ و درود بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار تووشی ڕووداو بوون و کرێکاری گیانی لەدەستاوە و 4 کرێکار بریندار بوون. بە وتەی چالاکانی مەدەنی 3 کرێکاری شاغڵ لە کارخانەی قیری مەیبۆت بەهۆی سووتانی جەستە بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. لە لایەکی دیکەوە کرێکارێکی شاغڵ لە کارخانەی شیشەسازی مەراغا بە ناوی مرتەزا خوداوەندی بەهۆی تەقینەوەی مەخزەنی ئەسید گیانی لەدەستاوە و کرێکارێک لە بەنداوی مەرۆک لە شارستانی درود بەهۆی بەربوونەوە لە بەرزایی بە سەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراوە. لێدانی زەنگی ئاگادارکردنەوەی پیسی هەوا لە گەورە شارەکانی ئێران. سەرۆکی ئۆرژانسی ئۆستانی تاران ڕایگەیان لە چەند ڕۆژی ڕابردوودا 4000 کەس بەهۆی پیسی هەوا و هەناسە تەنگی ڕەوانەی نەخۆشخانە کراون. بەپێ زانیاریەکان
ناوەندی قەیرانی کۆماری ئیسلامی زەنگی ئاگادارکردنەوەی سووری بۆ شارەکانی تاران، کەرەج، ئیسفەهان، تەورێز، عێراق، مەشهەد و چەند شاری دیکە لێداوە و داوای لە هاوڵاتیان کردووە لە ماڵەکانیاندا بمێننەوە و نەچنە دەرەوە. چالاکانی ژینگەی دەڵێن ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی لە جیاتی سەرمایە گوزاری لە بەشی گاز و وزە، سەروەت و سامانی وڵات خەرجی گروپە تروریستیەکان و پەرەپێدانی خورافە دەکات. بەهۆی سوتاندنی مازوت، کەشوهەوای گەورە شارەکانی ئێران گەیشتووەتە ئاستێکی مەترسیدار و گیانی منداڵان و بەساڵاچوان لە خەتەردایە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی ژنان لە کەنیا دژ بە توندوتیژی. ڕۆژی چوارشەممە 21 سەرماوەز ژنانی خەڵکی کنیا دژ بە چوونە سەرەوەی توندوتیژی دژ بە ژنان ڕژانە سەر شەقامەکانی نایرۆبی و هێزەکانی پۆلیس هێرشیان کردە سەریان. بەپێی راپۆرتی دەستگای هەواڵنێری فەرەنسا، سەدان ژن بە دروشمی کوشتنی ژنان ڕابگرن لەسەر شەقامەکانی نایروبی ڕێپێوانیان کردووە. بەڵام پۆلیس هێرشی کردوتە سەر خۆپیشاندەران و وێڕای بریندارکردنی چەند کەس ژمارەیەک ناڕازی دەست بەسەر کردووە. بەپێی ئاماری پۆلیسی کنیا لە مانگی ئاگۆستی ئەمساڵەوە تا بە ئەمڕۆ 97 ژن لە وڵاتە لەلایەن ئەندامانی بنەماڵەکانیانەوە کوژراون. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و ئاسوودە بن.